شەپۆلی نوێی کۆچی بەرەو هەندەرانی پەرستاران و دکتۆرەکانی ئێران. شەپۆلێکی نوێ لە کۆچی پەرستاران لە ئێران لە ئارادایە. دەبیری خانەی پەرستار، یەکێک لە ناوەندەکانی سەر بە کۆماری ئیسلامی لە وتوێژ لەگەڵ ڕۆژنامەی سازەندەگی چاپی تاران وتوێتی ساڵانە زیاتر لە 3000 پەرستار لە ئێران کۆچ دەکەن و دەڕۆن بەرەو هەندەران. جێگری سەرۆکی سازمانی نظام پزیشکی دەڵێت ساڵی ڕابردوو 3 تا 4 هەزار پزیشک ئێرانیان جێهێشتووە. ئەم کۆچە لە بنەڕەتدا هۆکاری ئابووری هەیە. لە خوارەوەبوونی ئاستی حقوقەکان کە زۆربەیان بە شێوەی ڕێکوپێک نادرێن، وشاری کاری زۆر، نەبوونی ئامێر و ئیمکاناتی پزیشکی و هیتر لە زومرەی هۆکارەکانی کۆچکردنی پەرستاران لە ئێرانن. ئەوە لە حاڵێکدایە کە بەپێی وتەی کاربەدەستانی ڕژیم ئێران بۆ ئەم ساڵ پێویستی بە 100,000 پەرستاری نوێ هەیە. ئێرانی ژێر حاکمیەتی ڕژیمی ئیسلامی یەکێک لە کانونەکانی کۆچبەری لە دنیادایە. هەرچەند هێشتا زۆربەی ئەو کەسانەی لە ئێرانەوە کۆچ دەکەن لە پەنابەرانی سیاسی لاوانی بێکاری بە شوێنکارەوە پێکدێن، بەڵام ئێستا تەنانەت کاربەدەستانی ڕژیم باس لە کۆچکردنی دکتۆرەکان، پەرستاران، ڕۆژنامەنووسان و هونەرمەندان و وەرزشکاران، ئەو کەسە بە توانانەی زانکۆیان تەواو کردووە و تەنانەت خاوەنانی سرمایە دەکەن. ئاماری دروستی ژمارەی کۆچبەران لە بەردەستانیە و ئەو ئامارانەش لە بەردەستان ژمارەی 5 ملیۆن کۆچبەر لە دەورانی حکوومەتی ئیسلامیدا نیشانەدەن. کۆچبەران و پەنابەرانی سیاسی لەبەر ئیستبداد، سەرکوت، هەڵاواردن، نەبوونی بارودۆخێکی ئینسانی بۆ ژیان، بە شوێن ئەمنیەت و بارودۆخێکی باشتردا بۆ ژیانی خۆیان و بنەماڵەکانیان ئێران جێدێڵن. چوونە دەرەوە لە ئێران لە کاناڵی ناڕەسمیەوە بابەتێکی زۆر دژوارە. زۆربەی ئەو کەسانە دار و نەداریان دەفرۆشتن و هەزینەی هەڵاتن و چوونە دەرەوە لە وڵاتی پێدابین دەکەن. و بە سەدان هەزار کەس لەم جەمعیەتە کۆچبەرە لە وڵاتانی دراوسەی ئێران، لەوانە لە تورکیا، عێراق، گورجستان، هیندستان، پاکستان و تەنانەت لە ئەفغانستان لە بارودۆخێکی زۆر دژواردا چاوەڕێی چوون بەرەو وڵاتانی ڕۆژاوای. ژمارەیەک لەو کۆچبەر و پەنابەرانە بەداخەوە ناگەنە شوێنی مەبەست و بەرەو ڕووی مردن لە دەریاکاندا و لەژێر ئەو ماشینە گەورانەدا کە خۆیانی بەژێرەوە هەڵدەواستن و دەشارنەوە و تەنانەت لە یەخچاڵی گواستنەوەی موادی خۆراکی وەیان لە بیابان و دارستانەکاندا دەبنەوە. بەڵام بەشێک لە جەمعیەتی کۆچبەری ئێران هێزی خوێندەوار و پسپۆڕن کە پێیان دەوترێت فەراری مەغزەکان و نخبەکانی بەشە جۆراوجۆرەکان. تەنیا لە وڵاتی ئەمریکا زیاتر لە 9,000 دکتۆری ئێرانی خەریکی کارن. ژمارەی پسپۆڕانی بەشەکانی تر دەگاتە زیاتر لە 1 ملیۆن کەس. لەسەر بنەمای تازەترین ڕاپرسی شرکەتی دادەکانی ئیستاتیس، 1 لە سەر 3 ئێرانیەکان ئەگەر دەرفەتی کۆچیان بۆ بڕەخسێ لە ئێران دەچنە دەرەوە. ئەم ڕقەمە لە نێو لاواندا واتە ئەو کەسانەی 18 تا 29 ساڵن 49%. ڕژیمی ئیسلامی ئێرانی کردوتە دۆزەخێکی ڕاستەقینە بۆ بەشێکی گەورە لە جەمعیەتی ئێران. گەشەی ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتری کۆچی سەرچاوەگرت و لە وەرشکەستبوونی سیاسی، فەرهەنگی، ئابووری و کۆمەڵایەتی مودێلە حکوومەتیەکانی کۆماری ئیسلامی لە ئێرانە. بەڕووخاندنی ئەم حکوومەتە کۆنەپەرستە بە ملیۆن کۆچبەر کە بەو هۆکاری سیاسی، کۆمەڵایەتی و ئابووری ناچار بە کۆچکردن بوون، بە کۆمەڵێک ئەزموونی بە نرخ و ئیمکاناتێکی بەرین کە دەستەبەریان کردە دەتوانن لە بنیاتنانی کۆمەلگایەکی ئازاد، بەرابەر و پڕ لە ڕیفاه بۆ داهاتوو دەور و نەخشێکی جددی و کاریگەریان هەبێت. کازم موسەوی جێگری یەکەمی کۆمیسیۆنی ئابووری مەجلیسی شۆڕای ئیسلامی لە وتوێژێکدا لەگەڵ سایتی دیدەبانی ئێران وتبووی ئەو کەسانەی کە بە شوێن ئاوات و ئارەزووی شەخسی خۆیانەوەن وڵاتانی دیکە هەن دەتوانن لە ئێران بچنە دەرەوە. لە وەڵام بەم کۆنە پەرستە دژی خەڵکیە دەبێ بوترێت کرێکاران و زەحمەتکێشان، مامۆستایان، خانەنشینان، ژنان، خەڵکی کوردستان، هونەرمەندان، شاعران، خوێندکاران و مامۆستایانی زانکۆ و هیتر کە بەگشتی لە ڕژیم بێزارن لە ئێرانەوە بۆ کوێ و چۆن و بۆچی بڕۆن. ئەم وڵاتە هی خەڵکەکەیەتی و ئەگەر کەسێک دەبێت لە ئێران بڕوات
ئەوە داگیرکەران و جنایەتکارانی وەک کازم موسەوین، ئەمانەی کە خەڵکی ئێرانیان تووشی هەژاری و فەلاکەت و بێمافی کردووە دەبێت لە بەردەم دادگای جەماوەری خەڵکی ئێراندا محاکەمە بکرێن و سزای شیاوی خۆیان وەربگرن. وەک ئەوەی کە ئێران هی بنەماڵەی سەڵتەنەتی نەبوو، شاودار و دەستەکەی ناچار بە هەڵاتن بوون لە ئێران، ئەم وڵاتە هی ئاخوندە گەندەڵ دز و کۆنەپەرستەکان و حاکمانی جنایەتکاری ئیسلامیش نییە و زۆری نەماوە ئەو ڕۆژەی کە باندی دەسەڵاتداری ئێستای ئێران لە ترسی خەڵکی وەگیان هاتووی ڕاپەڕی و ستەمدیتووی ئێران ناچار بە هەڵاتن بن لە ئێران و یان هەزینەی قورسی نزیکەی 500 جنایەت و وەحشیگەری خۆیان بدەن.